ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 7 دیسەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. دولة AKP قانون خوش بالبيت تجي أخلاقي تجي مرابطية تجي تحري جيران لسر بيه مثلا كابو داتينن أم بسكنوا لعناتكين وشام أزاتكين. شاندی نوێنەرانی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەگەڵ پەرلەمانتارانی پەرلەمانی ئەوروپا و فراکسیۆنەکانی پەرلەمان دەستیان بە کۆبوونەوە کرد. شاندێک بە سەرۆکایەتی نوێنەری ئەوروپای ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا عەبدولکەریم عومەر و هەروەها بە بەشداری هاوسەرۆکی هەدەپە جاهێد کێرکازاک و نوێنەری دەم پارتی لە ئەوروپا ئەیوب دوڕۆ و هەروەها نوێنەری دەم پارتی لە کۆنسەی ئەوروپا فایق یەکزای لە پەرلەمانی ئەوروپا کۆبوونەوەیان ئەنجامدا. شاندەکە لە شاری ستراسبورگی فەڕەنسا لە ڕۆژی یەکەمدا لەگەڵ فراکسیۆنی چەپ کۆبووە و لە کۆبوونەوەکەدا سەرۆکی شاندەکە عەبدولکەریم عومەر تیشکی خستە سەر قەیرانی سیاسی پاش ڕوخانی ڕژێمی ئەسەد و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. لە کۆبوونەوەکەدا تەوەری سیاسی و سەربازی و مرۆڤی و ئابووری و ئەمنیەکانی سووریا و هەروەها هێرشە داگیرکاریەکان و قەیرانی سیاسی و زیادبوونی مەترسی داعش و پرسی چارەسەر تاوتوێکران. عەبدولکەریم عومەر داوای لە فراکسیۆنی چەپ کرد با پەلە شاندێک بنێرنە ڕۆژاوا و جەختی کردەوە لە پاراستنی ڕۆژاوا و وتیشی بەبێ بەشداری ئەتنیکەکان وەک کورد و دەروزی مەترسیەوە هەیە سووریا بەرەو ئیسلامی ڕادیکال پەلکێش بکرێت. هەروەها عومەر تیشکی خستە سەر مەترسی چەتەکانی داعش و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک لەسەر ڕۆژاوا و وتیشی تەسفیەکردنی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە ڕۆژاوا مافەکانی ژنان و مافی مرۆڤ و مافی کەمینە جیاوازەکان ڕوبەڕووی لە ناوچوون دەکاتەوە و جەختیشی کردەوە لە ئێستادا کۆبانی لەژێر مەترسیدایە و پێویستە وڵاتانی ئەوروپا لە چارەسەری ئەم قەیرانەدا ڕۆڵ بگێرن و با پەلە هێرشەکان ڕابگرن. هەروەها لە کۆبوونەوەکەدا عومەر وڵامی پرسیاری پەرلەمانتارانی ئەوروپی دایەوە و سەبارەت بە دوایین پێشهاتەکان و چاوەڕوانیەکانی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی لە ئەوروپا. پەرلەمانتاران ڕایانگەیان کە پاراستنی خۆبەڕێوەبەری دیموکراتیک لە ڕۆژاوا بۆ ئەوان گرنگە. چاوەڕێ دەکرێت ئەمڕۆ لە لێژنەی گشتی پەرلەمانی ئەوروپا بە ڕۆژەوی سووریا کۆبوونەوە ئەنجام بدرێت و شاندەکە لەگەڵ فراکسیۆنی سەوز کۆ ببێتەوە. هەریەکە لە ئەڤین سوێد و حوسێن عوسمان هاوسەرۆکانی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا پێشوازیان لە شاندی پەرلەمانی هەرێمی کەتەلۆنیا کرد کە پێکهاتبوون لە هەریەکە لە ڕۆبێن واگنسبرگ پەرلەمانتار و سەرۆکی پارتی یەکێتی گەلی کەتەلۆنیا کارلس ئەلبێرت لەبارەی سەردانی شاندەکە و ناوەڕۆکی کۆبوونەوەکە ماڵپەڕی فەرمی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیان هەردوو لا مەترسی هێرشەکانی دەوڵەتی تورک و هەوڵەکانی ئەنقەرە بۆ داگیرکاری لەسەر خاکی سووریایان تاوتوێ کردووە. هەروەها ئەزموونی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ئیدارەی ڕۆژاوای کوردستان وەک ئەزموونێکی سەرکەوتوو و پێناسەکراوە و وەک زامنی ئازادی و چارەسەری کێشەکانی سووریا دەستنیشان کراوە. شاندەکە لەم قۆناغەدا پشتیوانی کەتەلۆنیایان بۆ خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دووپات کردەوە و جەختیان لە پەیوەندی بەردەوام و هاوکاری نێوان هەردوو لا کردەوە. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی قەسەدا ئاشکرای کرد کە هەوڵەکان بە نێوەنگێری ئەمریکا لە پێناو ڕاگەیاندنی ئاگربەست لە منبەج و کۆبانی بێئەنجام بوون. بە مەبەستەش ڕاگەیاندراوێک سەبارەت بە هەوڵەکانی ئاگربەست بە نێوەنگێری ئەمریکا لەگەڵ دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی بڵاوکرایەوە و تێیدا هاتووە هەوڵەکانی نێوەنگێری ئەمریکیەکان بۆ ڕاگەیاندنی ئاگربەستێکی هەمیشەیی لە هەرێمەکانی منبەج و
کۆبانی بەهۆی مامەڵی تورکیا لە بەرامبەر ئەو هەوڵانە و دوورکەوتنەوە لە قبولکردنی خاڵە سەرەکیەکانی نەگەیشتووەتە ئەنجام. ئەو نێوەنگیریە بۆ گواستنەوەی شەڕوانانی ئەنجومەنی سەربازی منبەج ئەو مەدەنیانەی لا منبەج گیریان کردووە و هەروەها ئەو کەسانە بوو کە خواستی گواستنەوەیان هەبووە بۆ ناوچە پارێزراوەکان. ئەمە جگە لە بابەتی گواستنەوەی تەرمی سلەیمانشا بوو بۆ شوێنی پێشووی. سەرباری هەوڵەکانی ئەمریکیەکان بۆ ڕاگررتنی شەڕ، بەڵام دەوڵەتی تورک و چەتەکانی لە ماوانەی دواییدا درێژیان بە هێرشەکانیان داوە. تەلعاد یونس ئەندامی ئەنجومەنی گشتی پارتی یەکێتی دیموکراتیکی پەیەدا سەرنجی بۆ سەر گرنگی یەکێتی و یەکرێزی لا پێناو بەرژەوەندی گەلی کورد ڕاکێشاوتی تەنیا با یەکێتی دەتوانین بەرامبەر با سیاسەتە قڕکاریەکان بوەستینەوە. ئەنجومەنی گەلی کورد هەرتم ji parçekirina gelê Kurd, ji parçebûyîna got nava rêxistin Kurdî de, nava gelê Kurd de her tim hewildan kiriye got ew parçebûyîn çêwî yekîtî çênebe. Ji bo wê dijmin her tim li ser wê kar. Ji bo wê giringiya yekîtiyê biyekîtiya gelê Kurd ji bo got emrê li ber siyasetê parçekirinê, siyasetê got dijminê gelê Kurd li ser Kurda ferd dike, li ser Kurda dê meşandin. پێویستیە وێ یەکیتیە گوهەیدی ئەم کارە بن وەکی گەلی کورد di nava cîhanê de li ser axaxwe em wekî gelekî yek helwest bin, yek hêz bin, yek nêrîn bin li hemberî siyasetê qirkirinê êgul ser gelê Kurd tê meşandin her tim dijmin li ser vê parçekirinê. Bi parçekirinê him zîfatî, bi parçekirinê him helwesta got li hemberî dijmin, li hemberî siyasetê got dagirkeriyê, hemberî siyasetê qetil'amên got ser gelê Kurdayê meşandin, ê got hiştiya gelê Kurd heta niha bêmav bimîne, ê got hiştiya gelê Kurd wekî hemû gelê cîhanê bêmafên ê got wekî hemû gel bi mafê xwe jiyan dike siyasetekî wisa li ser medayê meşand. Ji bo wekî Partiya Yekîtiya Demokratîk her tim ji bo yekîtiya gelê Kurd, ji bo got em Kurd yek bin. Hemû hewildan û xebatê me di vê çarçovê de got em her tim wekî gelê Kurd bi yekîtiya xwe em hêza me yek bê. نيرينا ما يكبي هلوستي ما يكبي الهمبري سياسات قركرني جو ام بهفدورا يكبن جو ام كاربن ما في قالي خو فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا سێنتکۆم ڕایگەیان لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا هێرشێکی ئاسمانیان کردوتە سەر مۆڵگەیەکی چەتەکانی داعش لە سووریا و لە ئەنجامی هێرشەکەش 12 چەتەی داعشیان کوشتووە. هەروەها ئاماژیان بەوەش کردووە و هێرشە سەربازیانەی دژی داعش و مۆڵگەکانیان ئەنجام دەدرێن بەشێکن لە ئەرکە بەردەوامەکان بۆ تێکشکاندنی داعش و بێهێزکردنیان. هەروەها ڕێگەنەدان بە داعش بۆ ئەوەی جارێکی دیکە لە سووریا خۆی ڕێک بخاتەوە. جێ ئاماژەی دوای هێرشی گروپە چەکدارەکان بۆ سەر سووریا و ڕوخانی حکوومەتەکەی بەشار ئەسەد چەتەکانی داعش زیاتر خۆیان ڕێکخستووە و هێرش دەکەنە سەر هاوڵاتیانی مەدەنی. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل هێرشیان کردوتە سەر کۆگاکانی چەک و تەقەمەنی لا نزیک ناوچەی سەیدە زەینەب لا نزیک شاری دیمەشقی پایتەختی سووریا و بەهۆیەوە ژمارەیەک تەقینەوەی یەک لە دوای یەک لە ناوچەکە ڕوویان داوە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ سەبارەت بە هێرشەکانی 24 کاتژمێری ئیسرائیل بۆ سەر سووریا ڕایگەیان فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە 24 کاتژمێردا 18 هێرشی ئاسمانیان کردوتە سەر کۆگا سەربازیە استراتیجیەکەکانی چەک لە ناوچە کەناراویەکانی سووریا. هەروەها ئاماژە بەوەش کراوە ئیسرائیل لە هێرشەکانیدا بنکەی موشکی زامای لە دەوروبەری تەرتوس کردوتە ئامانج و بەو هۆیەوە ژمارەیەک تەقینەوەی زۆر بەهێز ڕوویانداوە و هێرشەکەش زیانێکی زۆری لێک کەوتوەتەوە. هەروەها ئەوەش خراوەتە ڕوو بەهۆی بردومانکردنی کۆگاکانی چەک و تەقینەوەی ئەو کۆگایانەوە 36 کەسی مەدەنی لە دەوروبەری تەرتوس بریندار بوون و زیانیش با ژمارەیەک خانووی هاوڵاتیانی ئەو ناوچایە ناگەیشتووە.
ڕۆژ بەسەر کەوتنی ڕژێمی بەشار ئەسەد سەرۆکی سووریا تێدەپەڕێت و لە ئێستادا سووریا با قۆناغی ڕاگوزەری سیاسیدا تێدەپەڕێت، بەڵام هێشتا مەترسیەکانی سەرگەلانی سووریا و گەلی کورد نەڕەویوەتەوە بەهۆی دەستێوەردان و هێرشی گروپە تروریستیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە وڵاتە. هەر بۆیە چالاکوانانی گەرمیان یەکڕێزی و پاڵپشتی ڕۆژاوای کوردستان بە گرنگ دادەنێن و لەو بارەیەوە دەڵێن پێویستە یەکڕێز بین بەرامبەر بە هێرش و مەترسیەکانی داگیرکەران بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەگەر مەترسیەکانی زیاتر بن پێویستە هەر خێزانێک منداڵێکی خۆی ببەخشێتە ڕۆژاوای کوردستان. کانمان بۆیە کورد پێویستە لەم دۆخی کە ئێستا ناوچەکە پێدا دەبڕێ کۆدەنگ بێ لەسەرەوەی یەک بڕیار بن، یەک هەڵوێز بن لەسەر پاراستنی مافەکانی کورد و کوتاک و ئەم کۆدەنگی و پاراستنە دەکەوێتە سەر چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ عەقڵەتی یەکترا، چۆنێتی خوێندنەوەی یەکتری، چۆنێتی بڕوابوون بە جیاوازی فکرەکانمان، چۆنێتی کۆکبوونمان لەسەر بەرژەوەندێ گشتیەکان و وەلانانی بەرژەوەندێ تایبەتەکانمان. کورد پێویستە لە چوارچەوەیەکدا مامەڵە لەگەڵ دەوروبەرەکەی و نەتەوەکانی دیکە بکا وەکو گەلانی سەردەستە و بندەستە واتان نابێ ئێمە مامەڵەیەک بکەین بڵێن سەرکەوتین لە چوار پارێزگا دەبێ هەموو ئەوانەی کە هەن سەردەستە بن و بڕیاردەر بن دەبێ کورد بێ، دەبێ کۆمەڵگایانە بیر بکەینەوە چونکە گۆڕانکاری کۆمەڵایەتیەکان گۆڕانکاری خێراکانی ناوچەکە و ئەخوازێ ئێمە بەشێک بین لەو پرۆسەی داهاتوو کە خەڵک بۆ ئاراستەیە دەڕوای یەکتر قبول بکەین و یەکتر پەسەند بکەین و بتوانین پێکەوە کۆمەلگایەک لە چوارچێوەی حکومڕانیەکی دروستە بڕێوەبەرین. هەموو بەشەکانی کوردستان بە ڕایەڵێک بەستراون بەیەکەوە زۆر گرنگە، لە هەر بەشێکی کوردستانە پێویستیان بە هاوکاری هەماهەنگی بێ بەشەکانی تر پاڵپشتی بکەین. لە ئێستادا ڕۆژئاوا لە لێواری هەڕەشێکی زۆردایە بۆ گرنگە هەموو حیزبە کوردستانەکان و لە هەموو بەشەی کوردستان و پاڵپشتی بکرێت بێ لە هەموو بەشەکانەوە کوتم بۆ پاڵپشتی لە ڕۆژئاوا فشارەکان لەسەر دەوڵەتی تورکیا و هەموو نارانی کورد چڕ بکرێتەوە و بپارێزرێەوە. ڕوونیش ئێستا بۆ هەموو دنیاش دەرکەوتووە کە تورکیاش تەنانەت لە ماوەی پێشودا کە دژایەتی ئەسەدی کردووە یان ویستوێتی لە ناویدا بەس تەنها بۆی لە مامەڵەیەکە کورد زەرمەندی یەکەم بێ لەو سەفەقات. لە درێژەی شەپۆلی نوێی دەست بەسەرکردنی هاوڵاتیان و چالاکوانانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە مەهاباد و دەوروبەری چوار هاوڵاتی دیکە بە ناوەکانی ئەیوب ڕەسووڵی، ڕێبوار ڕەسووڵی، ڕەحمان دانا و شوانە جەهانفەر لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەرکران و گوازرانەوە بۆ دەست بەسەرگەی ئیدارەی ئیتلاعات لە شاری ورمێ. لە دوو ڕۆژی ڕابردوودا لایەنی کەم 11 هاوڵاتی و چاولاکی کورد لە شاری مەهاباد و گوندی بەیروم لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیتلاعاتەوە دەست بەسەرکراون. با پێی زانیاریەکانی گەیشتوو با تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان، هێزەکانی وەزارەتی ئیتلاعات لە شاری مەهاباد بەپێ مۆڵەتی یاسایی هەڵیان کوتاوەتە سەر ماڵەکانی چوار هاوڵاتی خەڵکی ئەو شارە و دەست بەسەریان کردوون. جاماژەیە پێشتر هێزەکانی وەزارەتی ئیتلاعات لە گوندی بەیروم هەڵیان کوتابووە سەر ماڵەکانی چوار هاوڵاتی دیکە و با ناوەکانی سیامەن سید ئەحمەدی، زانیار سید ئەحمەدی و ئارام مەبزوولە و یوسف قاڵ و بەبێ مۆڵەتی یاسایی هەموو ئەو هاوڵاتیانیان دەست بەسەر کردبوو. هەروەها ئەم هێزانە هەڵیان کوتایە سەر ماڵەکانی قادر خەرامانفەر و کەماڵ مەسعودی و جەلال سەدەفی لە شاری مەهاباد و دوای پشکنینی ماڵەکان و دەستگرتن بەسەر هێندێک کەلوپەلی کەسی بنە ماڵەکانیاندا ئەم سێ هاوڵاتیشیان دەست بەسەر کردبوو. عەبدوڵڵا گوڵستانی هاوڵاتی کوردی خەڵکی بۆکان لە لایەن دادگای پێداچوونەوەی ورمێ بە 3 مانگ و 1 ڕۆژ زیندان محکوم کرا. ئەم محکومە بە تۆمەتی بانگەواز دژی نظام دەرچووە و گوڵستانی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمریکانەوە دەست بەسەر کرابوو بەهۆی ئەشکەنجەدانیەوە لە کاتی دەست بەسەرکردنیدا گواسترایەوە بۆ نەخۆشخانە.
پەرلەمانی ئەڵمانیا لە ژێرناوی بوندستاگ با زۆرینەی دەنگ متمانەی لە حکوومەتی ئۆلاف شۆلز ڕاوێژکاری ئەڵمانیا وەرگرتەوە هاوکات دەنگ لەسەر هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی ئەو وڵاتە درا. سەرۆکی پەرلەمانی ئەڵمانیا ڕایگەیاند بوندستاگ با زۆرینەی دەنگ متمانەی لە حکوومەتی شۆلز وەرگرتەوە. شۆلز ڕاوێژکاری ئەڵمانیا ڕۆژی چوارشەمبەی ڕابردوو 11 کانونی یەکەم داواکاریەکی بۆ دەنگدان لەسەر بەخشینەوەی متمانە پێی نردبووە پەرلەمان، بەڵام ڕەتکرایەوە و بڕیادرا هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بدرێت و چاوەڕوانیش دەکرێت پرۆسەکە لە 23 شوباتی 2005 بەڕێوە بچێت. لە مۆسکۆی پایتەختی رووسیا تەقینەوەیەک ڕوویدا و بەهۆیەوە فەرماندەی هێزی بەرگری تیشک و کیمیای و بایۆلۆجی سوپای ئەو وڵاتە کوژرا. میدیا جیهانیەکان بڵاویان کردەوە ئەمڕۆ لە مۆسکۆی پایتەختی رووسیا تەقینەوەیەک ڕوویداوە و بەهۆیەوە ئیگۆر کیرلۆف فەرماندەی هێزی بەرگری تیشک و کیمیای و بایۆلۆجی سوپای رووسیا کوژراوە. ئاماژیان بەوەش کردو تا ئێستا هیچ کەس و لایەنێک بەرپرسیایەتی خۆی لەو تەقینەوەیە ڕانەگەیاندووە. دەگەینە دێڕی گرنگترین ڕۆژنامەکانی ئەمڕۆ. دەیلی تەلگراف نووسیەتی ترامپ دەڵێت ڕەنگە سیاسەتی بەکارهێنانی موشک لەلایەن ئوکراینەوە پێچەوانە بکاتەوە. هەروەها ڕۆژنامەی تایمز نووسیەتی سەرۆکی نوێی سووریا بەڵێن دەدات چی دیکە وڵاتەکەی نابێتە بنکەی گروپە چەکدارەکان. عرب نیوزیش نووسیەتی ئەڵمانیا داوا لە ئیسرائیل دەکات واز لە فراوانکردنی کۆمەڵگەی جۆلان بهێنێت. ئۆشەلیم پۆستیش نووسیەتی کابینەی ئاسایشی ئیسرائیل هێشتا لەبارەی ڕێککەوتنی بارمتەکانەوە بەرچاوڕوون نییە. ڕۆژنامە عەرەبیەکانیش لە شەرق ئەوسەد نووسراوە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ سووریای نوێ ئەوروپیەکان مەرجیان هەیە. سەباحیش نووسیەتی لە ساڵی نوێدا 21 پێشانگەی نێودەوڵەتی لە عێراق دەکرێتەوە و عەرەبیش نووسیەتی جوڵە سەربازە خێراکانی تورکیا لە کەنارەکانی جزایر نیگەرانی لێ دەکەوێتەوە. لە ڕۆژنامە فارسیەکانی جەهانی سەنعەت نووسیەتی تێچووی سزاکان لە تێچووی شەڕ زیاترە. ڕۆژنامەی ئەبراریش نووسیەتی کێشە ژینگەیەکانی ئێران دەرەنجامی سیاسەتی هەڵەی حکوومەتن و ڕۆژنامەی مەردوم سالاری نووسیەتی تاریکی ڕێگاوبانەکان ڕووداوی هاتوچووی لە تاران زۆرتر کردووە. ڕۆژنامەی ئاگاهیش نووسیەتی پەرەپێدانی کەلگەکانی سەوزا چارەسەرێکە بۆ کەم ئاوی لە ئێراندا. هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.